بەناوی خوای گەورە و مێهرەبان. بەیانیتان باش، هەموو لایەکتان زۆر بەخێر بن. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر کۆ دەبینەوە لەگەڵ ئەنجومەنی باڵای خانومان و هەروەها لەگەڵ نوێنەرانی UN، لەگەڵ نوێنەرانی کۆنسڵخانەکان، و خۆشحاڵشم کە بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چالاکوانان لە بواری ئافرەتان لێرە ئامادەبوونیان هەیە، و بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەم. پێم خۆشە باس لە چەند خاڵێک بکەم کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرۆر بارزانی هەمیشە پاڵپشت بووە بۆ ڕۆلی ئافرەت، و لە چەندین بۆنەی جیاوازیشدا تاکیدی لەوە کردوتەوە کە پشتگیری لە جێبەجێکردنی بڕیاری 1325 نەتەوە یەکگرتوەکان دەکات، و پاڵپشتێکی سەرەکیە بۆ ئەنجومەنی باڵای خانومان. هەمومانی ڕاستپاردووە بۆ ئەوەی کە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە یەکەوە هەماهەنگێکی باش بکرێت بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێ بکرێتن و ڕۆلی ئافرەت و پاراستنی ئافرەت لە کاتی تەنگژەکاندا و بەشداریکردنی ئافرەت لە دروستکردنی بڕیار لە هەرێمی کوردستان هەمیشە جێگای گرنگی جەنابی سەرۆکی حکوومەت بووە، و ئەم کابینەیە زۆر بەجددی لەسەر ئەم بابەتە ڕاوەستاوە. ئەوەی کە گرنگە ئێمە باسی لێوە بکەین پێگەیاندنی خودی ئافرەتە لەوەی کە بتوانێتن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خۆی بکات، و خۆشبەختانە لە هەرێمی کوردستان پاڵپشت بەو کەشوهەوە دیموکراسی و ئازادیەی کە هەیە، کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئیلتزامی خۆی دووپات کردوتە لەوەی کە فەرەهەمکردنی کەشوهەوایەکی ئازاد و دیموکرات بۆ هەموو تاکێکی کوردستانی بە تایبەتی ئافرەت بۆ ئەوەی بتوانێتن کە ڕۆلی بەرچاوی خۆی بگێڕێتن لە ناو کۆمەڵگا و لە ناو دامەزراوەکانی حکوومەت، و بتوانێتن بەشدار بێتن لە دروستکردنی بڕیاری سیاسیش. لە مێژووەوە ئافرەت ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە کۆمەڵگای کوردستانی. هەمیشە ئافرەت بێجگە لە ئیدارەکردنی خانەوادە لە ناو کۆمەڵگاش لە قۆناغی جاجە لە کوردستان، لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی کوردستان، لە ڕاپەڕین لە دروستکردنی ئەزموونی هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان، ئافرەت هەمیشە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە. بەڵام هەروەکو پارچەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کۆمەڵێک کێشە و گرفت بەردەوام ڕوبەڕووی ئەو ناوچەیە دەبێتەوە، هەرێمی کوردستانیش لە چەقی ئەو کێشانە بووە، بۆیە بەشی شێر بەبەر ئافرەتی کوردستانی کەوتووە لە کێشە و گرفت و ڕوبەڕووبوونەوەی ئەو ناخۆشیانەی کە لە ئەنجامی گرژی و پێکدادان و شەڕ و ناخۆشیەکانی ئەم دوایانە بە تایبەتی لە کاتی شەڕی داعش، کە ژمارەیەکی یەکجار زۆر ئافرەت بە تایبەتی لە ناوچەکانی شنگار لە دەشتی نەینەوە تووشی ژینۆساید و چاوسانەوە و پێشێلکردنی مافەکانی هەم بوون، کە بەداخەوە هەتا ئێستا ژمارەیەکی یەکجار زۆر لەو ئافرەتانە ڕزگار نەکراون، هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو توانەکانی خۆی خستۆتە گەڕ، و لە ڕووی مادیەوە لە ڕووی لۆجستیەوە هەموو پەیوەندیەکان ئۆرگانەکان ئیشێکی جددیان کردووە بۆ ئەوەی ژمارەیەکی بەرچاو لە پیا و ئافرەت لە خوشک و برا ئێزیدیەکان ڕزگار بکەن، و لێرەشەوە جێگای خۆیەتی سوپاسی هەندێک لەو ڕێکخراوانە بکەم کە
لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بوونە و هەندێک لەو منداڵانەی کە بەرهەمی ئەو ناخۆشیانە بوونە کە ئافرەتانی ئێزدیان ڕفاندووە و دواتر منداڵیان هەبووە بەڵام بەداخەوە نەتوانراوە وەکو پێویست چاودێری بکرێن ڕێکخراوەکان حکوومەتی هەرێم UN بەشێک لە کۆنسڵخانەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئیشێکی جددیمان کردووە بەیەکەوە بۆ ئەوەی ژمارەیەکی بەرچاو لەوانە ڕزگار بکرێن و بخرێنە ژێر چاودێریەکی تەندروست لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەوە بۆ ئەوەی داهاتوویەکی باشتریان هەبێتن. پرسی ئافرەت ئاشتی پرسێکی گرنگە. ئەگەر ئاشتی کۆمەڵایەتی هەبێتن بە تاکید ئافرەتیش لە کەش و هەوایەکی ئازاد و ئاشتیانە دەتوانێت هەرکەکانی خۆی جێبەجێ بکات. سەرەڕای هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە چواردەوری هەرێمی کوردستان هەنا هەموو ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە بەڵام حکوومەتی هەرێم دام و دەستگاکانی ئەمنی پێشمەرگە خەڵکی هەرێمی کوردستان هەمویان بەیەکەوە توانیویانە ئارامی و سەقامگیریەکی تەواو فراهەم بکەن هەم بۆ خۆیان هەم بۆ ئەو خەڵکانی کە پێویستیان بە هاوکاری هەبووە لە پارێزگاکانی تری عێراق کە هەمووتان دەزانن لە ماوەی ڕابردوو ساڵانی پێشوو هەتا 2.5 ملیۆن لە ئاوەرە و پەنابەر لە هەرێمی کوردستان حەوێنرانەوە و ئێستاش نزیکەی 1 ملیۆن لە ئاوەرە و پەنابەر لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کە بەشێکی زۆریان دیسان ئافرەتن منداڵن پێویستیان بە چاودێریەکی زیاتر هەیە بێژگەلەوەی کە کۆمەڵگەی خانەخوێ وەکو هەرێمی کوردستان خۆشمان کۆمەڵێک گرفتی ئابووری داراییمان هەیە هەروەکو سەرۆکی ئەنجومەنی باڵای خانومان ئاماژەی پێکرد کە گرفتە داراییەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هێشتان چارەسەر نەبوونە بۆیە یەکێک لەو فاکتەرانی کە ڕێگرە لەوەی کە وەکو پێویست بڕیاری 1325 جێبەجێ بکرێتن پاڵپشتی داراییە. من پێم وایە کە ڕێکخراوەکانی UN و کۆنسڵخانەکان کە لێرەنە وڵاتانی کۆمەک بەخش ڕۆڵێکی بەرچاویان هەبوو بەڵام داوایان لێ دەکەین کە لەم بوارەدا زیاتر هاوکار بن و پاڵپشتێکی زیاتری ئەنجومەنی باڵای خانومان بکەن بۆ ئەوەی بتوانن ئەرک و کارەکانی خۆیان جێبەجێ بکەن. من بە پێویست دەزانم سوپاسێکی بێ پایان پێشکەش بە خات و دینە زۆربا بکەم کە هاوکارێکی سەرەکی بووە و پشتگیر بووە بۆ ئەو پرۆسەیە و زۆر لە نزیکەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی کردووە و هاوکار بووە و ئێمەش بەردەوام دەبین لەو هاوکاری لە نێوانمان هەیە و پشتگیریشی لێ دەکەین و من نامەوێت زیاتر وەختی بەڕێستان بگرم میوادارم کە ئەو گفتوگویانەی کە ئەمڕۆ لێرە دەکرێتن بەرهەمدار بن و هەوڵ بدەن بگەن بە پێشنیار و ڕاستپاردە و بڕیاری دروست بۆ ئەوەی لە داهاتوودا کارێکی باشتر بکرێتن و ئەو دروشمانەی کە لە بڕیاری 1325 جێگیر کراون جێبەجێ بکرێن و کەش و هەوایەکی لەبارتر بۆ ئافرەتان لە هەرێمی کوردستان فراهەم بکرێتن بۆ ئەوەی بتوانن بە ئازادی و ئاشتیانە ڕۆڵی خۆیان بگێڕن. زۆر سوپاستان دەکەم.